جارێکتر سڵاوتان لێ بێت بینەرانی خۆشەویست ئێمە بەردەوامین لە بەرنامەکەمان لەسەر بابەتی پیشەوەرەکان ئێوەش لەگەڵمان نابن. یەکێک لە پیشەکانی تر کە لەم شارەیە هەیە پیشەی پینەچێتیە. لە ئێستا ئەم پیشەیە بەرەبەرە لاواز بوو و بەروکزیە ڕات چونکە ئەڵێن خەڵک ئێستا پێویستی بۆ نییە گەر پێڵاوەکانی دڕابێت بڕات بۆ لای پینەچێک پینەی پێڵاوەکانی کات بەڵکو ئەچێت پێڵایەکی تازەتر ئەکڕێت. پینەچێتی تقریبەنەوە من 12 ساڵە 13 ساڵ لێرە ئیژەکەم. ئیشی پینەچێتی کەم بۆ تۆ بەڕاستی لەبەرەوەی خەڵک ئێستا وەزعی باشە پێویستی بۆ نییە بچێت پینەی پێڵاو بکات یا پینەی کالەکەی یا پێڵاوی ژنانەکە ئەگەر هەیە چاکی کاتەوە یەکسەرە چێ پێڵایەکی تازاکڕێ و مشکلی نامێنێ. لە زمانی کۆنەوە هەیە پینەچێتی جاران باو بوو لەبەرەوەی خەڵک ئیمکانەتی نەبوو فەقیر بوو نەیەتوانی جوتە پێڵاو کڕێ بە 50,000 یا 5,000 ئێستا بڵین 50,000 ئێستا ئەو کاوعانە 5,000 بوو یا 5 دینار بوو ئیمکانێتی نەبووە چوو لەوانێ 5-6 پینەی پێ بکردایە. ئەگەر پینەیەک من پینەیەکەکەم بە 1000 دینار ئەو بۆ فەقیر لەوانێ بە 500 بیکەم. من نەکبەتیم نەبێ ئێستا وایە مدیری دایرەیە بوومە بەسی تر لێم قەوماوە ئێستا بوومە پینەچێکی من مەکتەبم تاو کردەوە ساڵی 1984 سەنەعەم تاو کردەوە باشین دەرەجە شمێناوە ئێستا هەر سەرخێزانم پینەچێتیەکەم بە پینەچێتیەوە ڕوومەڕێ. هەموو سەنعەت ئێستا لەم سلێمانیا بۆ هیوا هەیە شتێک بنێ لێە بە 5,000 دینار من بنێ لێم بە 2,000 ناوکەفێ بە 1000 ناچم بێم بە 2,000 ئەڵم گوناحە. لێوا هەیە ئێستا جوتێ پێڵاوەکرێ بە 50,000 بەڵام سێرەکەی بەرگی هەفتەیە ناگرێ دڕێ. ئەچی قوماشێک کڕێ لێ باشین قوماشە سێرەکەی بەرگی هەفتەیە ناگرێ بە عەمەل نایە وتێکی پیانی خراپە بێ و سەقە دەبێ و فڕێیەکە. بەعامەوەی کێتە ئەم شارەوە هەمووی یا ئەکسپایرە یا سەنعەتێکی چۆنەڵی کوامەی هەرزانای نەرم بۆ وڵاتی ئێمە. ئەڵێن نان بۆ نانەوە و گۆشتیش بۆ قەساب. یەکێ لە سنعەتەکانی تر یاخود لە پیشەکانی تر نانەوایە. با بزانین ئەم پیشەیە ئایا تا چەندێک باشێتی یاخود ئەم پیشەیە تا چەندێک بەپاشی ماوەتەوە و پیشەوەرەکانی نانەوەخانەکان بەپاشی کاری خۆیانەکەن. وەڵای سنعەتێکە و بخۆی ماوەتەوە وەکوانش کە خەڵک لە لادەکان بۆ خۆیانیان کرد ئێستا خەڵک هەمووی لە دەوامە مەجای نییە. لە ماڵەوە بیکایتر مەجبورە بێتە بازارەوە لە نانەوەکان بیکڕێت. سنعەتێکی خراپ نییە سنعەتێکە ئیشێکی ئیسراحەتە کاتێکی کەمی هەیە ئیشەکانی وەکو هەمومان دابەشە ئیشی خۆی جیایە. من هەویر شێلم هەویر و گونکە ئەو برادەرامان شەلاها ئەویش وەسایە من گونکەکانیان بۆ بڕم ئەوانی کەیتر ئیشی خۆیان نەکەن وەکو نانەوە زۆر هەیە غەلوغەشی تیاکە بەڵام وەکو خۆمان ئێستا چەند جار سەحا هاتۆتە سەرمان گونکەکانیان کێشەوە لە خۆی زیاتر بووە نێنانەوەچی جملەی هەیە گونکەکان بچووکەکاتەوە دەگرامی لێکەمەکاتەوە سەوبی زەی بڕێ هەنێک شانەیە کە جملەکانیان نیە گوێنایەتێت بۆ خەڵکەکەیەکە بێ 130 بێت تەنوروانەوە مەسەن خەڵکێکەیە لێ مەسەن گسکیشی پیسێنە بە ئینەکەیە گسکی پیس نییە ناو گسکە پاگە شۆرێ لە ناو ئاوە یا خوێوی پێوەکەی دیجەیە بە تەنورەکە تەنورەکە پاچی ئەبێ پاک بێت وانێ بێ پاک بێ بێ ئەو ڕەشایی بێەوە نەمێنێ ئەجینا ئەو نانە ڕەشە بێ پشتەکەی ئەڵێن ئەگەر مەقەس لە خۆتەوە وەشان و یاخود بەکارهێنا ئەگەر هیچ شتێکە بەدەستەوە نەبوو ئەوە تووشی کێشە ئەبیتەوە خوا نەخواستە دوور لە هەمووتان دوور لە ئێمەش یەکێ لە سنعەتەکانی تر ئەوەیە بەرگدرووە ئێمەش پرسیار لە بەرگدروویەکەکەین سەبارەت بە پیشەکەی بەرگدرووە و هەموو پیشەکانی کە تاریخێکی زۆر کۆنی هەیە بەڵام لە سەرەتا چۆن دەستی پێ کردووە تەنها مەسەلەن پیا هەر ئیشی پیاوی کردووە ئیشی ژنان چۆتە لای ئافرەت زیاتر ئافرەت لە ماڵەوە ئیش کردو بەڵام خۆشبەختانە ئێستا دوکان هەیە تایبەتی بەرگدروو ئافرەت یا ئیشەکە بەڵام لەم ساڵانەیە خیرە ئیشی ژنانیش زیایی کرد ڕاستە لەوە چێ زۆر پێشووتر هەبوو بێ بەڵام خەڵکێکی کەم هەبووە کە عەزی و ئەوانەی دووریوە بەڵام ئێستا خەیاتەکان زۆرن ئیشەکەش یعنی وەکو بڵێ شێوەیەکی حەزاری تری هەیە بۆ نمونە ئێستا جلوبەرگی کوردی وەکو وتمان جاران ئافرەت تەنهای دووری ئێستا پیاوانی شەی دوورێ بەڵام شێوازی دوورینەکان گۆڕاوە هەندێک جلی کوردی هەبوو مەسەن بۆ نمونە کەوا تیرۆژوو هەبوو لە تەنیشتەوە بەری هەبوو لۆکەیتی ئەکرا بەڵام ئێستا هەر بە شێوەیەکی سادەترە دوورێ زیاتر ئێستا ئیشەکانیش وەکو ئیشی ژنان حتا گەشتوتەوە لەسەر بوردا بێ ئیشکەی ئەم ئیشە بەڕاستی ئەم ئیشە تەرکیزەیکە فەنێکی زۆری تایە تۆ ینی من ئەتوانم بڵێ مەگەر غەڵەت نەبم خەیاتی هونەرە فەنە بەڕاستی
سنعات لە وڵات هەیە بە پاشی ماوەتوانەوە تا ئەویش گۆڕانکاری بەسەرات و ڕۆبەڕووی گەندەڵی بۆتەوە واللهی خۆ ئەم پیشەیە ئەمەش هەر با بڵێن بەدەر نییە لەم مشتەماە ئەگەر گەندەڵی لە ئیشەکانی کابێت لە مەشە حتممە هەیە بەڵام نیسبیە گەندەڵی لە ئیشەکانە لە هەموو شتەکان نیسبیە بەڵام لە خەیاتیا تقریبان نەوعەمما باشترە بۆ مەسەلەن تۆ ئەگەر شتێکی ناشرین بدروی بۆ کەسێک نایوێ بەڕاستی ئەگەر بیشەوێ هەر یەک جار دێتەوە لات جاری دوم نایەتەوە فەلەبەرەوە یعنی تەسەور ناکەم زۆر گەندەڵی تیاابێ خەیاتی پیشەی دەلاکی پیشەیەکی دایمیە هەموو کەسەکان بە شێوازێگەیانەوە خۆیان جوانکەن. پینەچێتی تقریبەنەوە من 12 ساڵە 13 ساڵ لێرە ئیژەکەم ئیشی پینەچێتی کەم بۆ تۆ بەڕاستی وەکو نانەوە زۆر هەیە غەڵغەشی دیاکە سنعاتێکە وەکو خۆی ماوەتەوە ساعات خۆشتێکی زۆر مهمە کە ساعاتی نەبێ وانایەوە لە دنیا نەگەشتەوە ساعات چا ناکرێتەوەی ساعت تقریبا بەس پیلەکەی ئەگۆڕێ بەرگ درۆکو هەموو پیشەکانی کە تاریخێکی زۆر کۆنی هەیە جاران تەنها جلی کوردی و تاریخی کۆنتر کەوا و سەڵتە یەکەم جار کە هاتە سلێمانیەوە یەکەم کەسکێنای سلێماڵی مامۆستا عەبدوڕەحمان بوو لای کۆشکی میر داینابوو و ئەمە بە شێوازی ئەبووناز ئەبرژێ ئەم ماسیە لەگەڵ هیوای سەرکەوتن بۆ هەموو پیشەوەران و لەگەڵ ئەوەشتا ئێمە لێرەوە پێیان ڕاگەنین تا پیشەکەتان ئێوە باشتر و پاکتر بکەن ئەوە خەڵک زیاتر دڵخۆشە بێ بە پیشەکانتان و زیاتر ڕووتان تێکەن ئیشێک بە پاشی بکرێت ئەوە ئیشێکی سەرنجڕاکێشە کاتێکی شاد یەکتریە بینەوە خواتان لەگەڵ